سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە بە ڤیدیۆیەکی تازە. ئەو شەو لە ڤیدیۆ باسی فیلمە تازەکەی زاک سنایدەر دەکەم، جەستس لیگ. طبعاً ئەو فیلمە ئێستا لە پلاتفۆرمی HBO Max هەیە بۆ ئەو کەسانەی بەس HBO Max بەس لە ئەمریکایش دەکات بە VPN دەتوانی تەماشای بکەی. بۆیە فیلمەکە ئێستا حالیان لەو پلاتفۆرمی ئەوە عرض دەکرێت. ئێستا خەڵکی تر هەیە داونلۆد و ئەو شتانەی کردووە لە تۆرێنت و یان لە وێبسایتە کوردیەکان یەک دوو وێبسایت بینیم کە تەرجمەی کوردیان کردیە. طبعاً فیلمی زاک سنایدەر ئەو فیلمی جەستس لیگ بۆ مەشهورە ئێستا زاک سنایدەر جەستس لیگ. ئەو فیلمە خۆی ساڵی 2017 دەرچوو. ئەو فیلمە هەر ئەو کاتیش دەبا لە دەرهێنەری زاک سنایدەر با، دوای ئەوەی کە زاک سنایدەر بەشێکی زۆری ئەو فیلمە نزیکەی 170 ئەو فیلمەی تەسویر کرد و فیلمەکە بە تەما بوو مۆنتاژ بکرێت، دوای ئەوە مەشەرەکانی تر تەسویر بکرێت. لە کاتی دەرهێنانی ئەو فیلمە کچی زاک سنایدەر ئینتحار دەکات. لەو کاتەوە زاک سنایدەر داوا لێبوورن دەکات، دەڵێ من ناتوانم بە شەریک بە کۆمپانیای وێرنە برۆس، دەڵێ من ناتوانم بەردەوامم لە دەرهێنانی ئەو فیلمە ئەگەر لە سێ ڕابوەستن. طبعاً کۆمپانیای وێرنە برۆسی لە سێ ڕاناوەستێ لەبەرەوەی ئەو کات مارڤڵ لە قیمە بوو، دەیویست بە هەر چۆنێک بێ منافەسەی مارڤڵز کۆمیک وۆر بکاتن، لەبەرەوەی ئەوان ساڵانە فیلم لە دوو فیلم هەر فیلمە یەک دنیا پارە ئیش دەکاتن و فیلمەکان ڕۆژ بە ڕۆژ قاعیدەی جەماهیری گەورە پێیا دەکاتن. ئیتر لەبەر ئەوە هەستان مخریزێکی تریان هێنا ناوی جۆس ویدن. طبعاً جۆس ویدن هەستاسی کرد زۆربەی ئەو مەشەدانەی کە زاک سنایدەر تەسویری کردێ دووبارە ئەوانەی تقریباً لابریان دەستکاری کردیان دووبارە تەسویری کردەوە، وەڵحاصل فیلمەکەی بە هەموو نەوعەک سەقەت و پەقەت کرد. خۆی ئەو فیلمە ئەو کاتێکی ئەلان کرا 2017 کە دەبا زاک سنایدەر دەرهێنەری بە، ئەو کات فیلمەکە دەبا نزیکەی 3 ساعت بە. طبعاً لەگەڵ نوسخەکەی جۆس ویدن فیلمەکە 2 ساعت و 2 دقیقە تقریباً. طبعاً ئەو فیلمە خۆی لە ینی دیسی کۆمیک وۆڵدا یەکەم بەش کە مان ئۆف ستیڵە، دوای ئەوە باتمان ڤێرسس سوپەرمان دۆن ئۆف جەستس، دوای ئەوە جەستس لیگ. طبعاً باتمان ڤێرسس سوپەرمان دۆن ئۆف جەستس ئەو فیلمە دوورێشن و کاتی زیاترە لە فیلمی جەستس لیگ، کە جەستس لیگ بە حساب 6 سوپەر هیرۆی تێدایە و هەمووی تێدایە و خەتەرێکی گەورە لەسەر دنیا پیا بووە، دەستن لەگە ستێفن وۆڵف و دارکسایدی بەشەڕێن. فیلمەکە وەک دوورێشن کەمترە، ینی وەک وا بێ ئێستا فیلمەکی ئایرنمان بینی، فیلمەکی ئایرنمان بینی زۆر درێژتر بی لە مارڤڵ. طبعاً ئەو شتە هەر زۆر بێمانە بوو، ئەتا حەدەکی زۆر بێمانە بوو. ئەو یەکێک لە خەلەلەکان. خەلەلی دووەم ئەو کاتە بوو کە هێنری کاڤڵ کە ئەوەی ڕۆڵی سوپەرمان دەبینی، ئەو کات فیلمی میشن ئیمپۆسیبلی دەدەینە لەگەڵ تۆم کروس، لەو کات سمێڵی هەیە. طبعاً یەکێک لە بەندەکانی ینی گرێبەستیە بوو لەگەڵ کۆمپانیای ئەوەی کە بەرهەمێنەری میشن ئیمپۆسیبڵەکە یەکێک لە بەندەکانی گرێبەستەکە ئەوەیە بۆی نییە سمێڵی بتاشی ئەتا فیلمەکە تەواو دەبی، ینی ئەتا تەسویری فیلمەکە. طبعاً لەو فیلمە سوپەرمان کە دەوری جەستس لیگی دیتیە، فیلمەکە سوپەرمان بە سمێڵەوە تەسویری کردیە، بە CGI لایەن بلێوزە CGI ئەتا بڵێ خراپ و سەقەت لەوێن دەرەوە یەکسەر دیارە. طبعاً ئەوە مێژوەکی خێرای فیلمی زاک سنایدەر کە جەستس لیگ. دوای ئەوە کە خەڵک ئەو فیلمی بینی و نوسخە بووە هەرا لەسەری هەموو لە تویتەر هاشتاگەوەی دروست بوو کە ڕیلی سنایدەرز کەت. طبعاً ئەو هاشتاگە لە 2017 خەڵک هەردەی کاتن و دووبارە کە نوسخەی زاک سنایدەر نوسخە ئۆریجیناڵەکە دەرسی پارک کۆمپانیای وێرنە برۆس کە صاحبی دیسی کۆمیکە، خاوەن دیسی کۆمیکە و خاوێنی HBO پلاتفۆرمی HBO-یە. ئەو ئالانی کرد کە نوسخەی زاک سنایدەر بۆ ساڵی 2021 دەردەچێت لە کوارتەری یەکەم. طبعاً 18 سێ فیلمەکە دەرچوو. طبعاً ئەو فیلمە 4 ساعتە، وازم تۆڵی هەمووی بۆ کردینەوە کە پێشتر ئەو نوسخە سەقەتەمان دێت. فیلمەکە لە 4 ساعت و 2 دقیقە پێک هاتی. ئەگەر حەزت لە فیلمی درێژ نێرەبی بە ئیسراحەت خۆت نەفسیەن حاضر کێ بۆ فیلمە کاتێک و شوێنێکی باش بۆی بە ئیسراحەت دابنیشی. بەس ئەم بە گەرەنتی پێت دەڵێم 4 ساعتەکە وەکو چەقەنەکەی ثانۆسی بە سناپەچی دەڕوایانی ئەوەندە سەریعە، ئەوەندە هەستی پێ ناکەی. طبعاً فیلمەکە لە یەکەمین دقەوە ئەو فیلمە وەکو فیلمەکەی PG 13 نییە، پرنترال گایدنس 13 وەکو جەستس لیگی 2017 ئەو فیلمە R rated، ینی
هەموو شتێکی لێرە عنف و ڤایۆڵێنس و مەشاهدی زۆر خوێناوی مەشاهدی زۆر ئەوە طبعا ئەو فیلمە هەر کە تەماشای دەکەی یەکەمین دەست پێ دەکاتە تا دەکەی هەست دەکەی فیلمەکەت جەوەکی تاریک و دارک و ئەوەی هەیە ینی هەر بەخۆی دیسی بەوە مەشهورە کە کۆمیک دیسی کۆمیکس وۆڵد هەموو جەوی ئەو دنیایانێک کە لەناو دیسیە تۆزێک دارک و تۆزێک ئەدڤانستر و فیلۆسۆفی زیاتر تێدا لە چاو مارڤڵ طبعا لە فیلمە لە یەکەمین سانی و هەست پێ دەکەی و زایدەن ئاڕێیتدا و فیلمەکە بە ئەسپێک ڕۆیشتوی 4 تەسویر کرا نەک 16 یعنی ئەگەر فیلمەکەتان شەکەی لەوانێ ئەو لە ڕەشبی بۆیە لا زۆر ئاسایبی لەبەرەوەی ئەو نسخەیە زاک سنایدەر خۆی وا تەسویری کردو لەبەر ئەوەی نسخەکە فیدبی بۆ سینەمایەکانی ئایماکس توکەوە بە کامرە ئایماکس تەسویر کرا ئەگەر هەستان کرد لە مستەقبل ڤیدیۆک دروست دەکەم لەسەر ئەوەی کامرە ئایماکس تیە طبعا ئەو فیلمە لە شتە باشەکان چیە لە ساڵ 2017 طبعا ئەگەر فیلمی 2017 دەبی طبعا باسی نفسی چیرۆک دەکات بەس نفسی چیرۆکە بەس تۆزێک بە ئەدڤانستر و بە تەفاسیلی ورتر و دەوڵەمەندتر لە تەفاسیل و دەوڵەمەندتر لە ئەحداس و دەوڵەمەندتر لە ستۆری کەرەکتەرەکان باکستۆری دەوڵەمەندتر لە CGI دەوڵەمەندتر لە طریقەی دەرهێنان لە هەموو شتێک دەوڵەمەندترە طبعا ئەو فیلمە چی باشە کەرەکتەرەکان زۆر بە ئیسراحەت باسی هەمویان دەکات باگراوندی هەموو کەرەکتەرەکانی ینی نەکەوە ئێستا بۆ نمونە ئەگەر وەک نمونەیەک بێنین 2017 سایبۆرگی بینی ئەگەر مقارنە بکەی بە سایبۆرگی جەستس لیگی زاک سنایدەر بۆت بە دیار دەکەوی طبعا لە 2017 هەست دەکەی ئەو کابرای هیچ ئەحساسەکی نییە ئەو کابرای ئەسڵەن جیازەکە مەشینەکە هیچ شتێکی مهمی تێدانە بەس لەو نسخەیەی هەست پێ دەکەی کە باکستۆریەکەی هەست دەکەی ئەو کابرایە لەو چاڵنجیە لەو سیراعی لەو ملبلانەیە کە خۆی تا ئێستا نەگەیشتۆتە ئەو قەناعەتەکە ئەو کەسە ئینسانە یان ئالەتە و هەموو ئەو فیلینگانەی و بەچ گەیشتیتە ئەو ڕۆژەی و بۆ گەیشتیە و طبعا هەموو پاڵنەرەکانی بۆی بەردەوام بی و لەو نەوعە ژیانە ناخۆشی کە هەیتی کە دڵی پێخۆش نییە و لە هەمان کات دەباسی بێری ئاڵند دەکە فلاش طبعا بێری ئاڵند چۆن بۆ و لەگەڵ باوکی چۆن کات خۆی باوکی گیراوە بە تۆمەتی ئەوەی کە دایکی کوشتیە و هەموو سراعەکانی چیە و تۆزێک ئەو کۆمیدیای خفیفەی فلاش و بێری ئاڵند کە تێدایتی و زایدەن وەندەر ڕومان دیانە طبعا وەندەر ڕومان ئەمن یەکێکم لە معجبەکانی هەرە سەرسەختەکانی فیلمی وەندەر ڕومان بەس وەندەر ڕومان لەو فیلمانەی کە گال گادۆت دایانە کە لەگەڵ زاک سنایدەریە ینی ئەو کچە دەبتە نەفەرە چیدی لە تەمسیل و لە ناحیەی ئاکشن لە ناحیە هەموو شتێک لە ناحیە ئەو کەرەکتەرێک کە دەوری دەبینی کە وەندەر ڕومانە بەس لەو ئەوەی مەسەلەن بۆ نمونە وەندەر ڕومانەکە بە تەنیا زایدە وەندەر ڕومانە 84 زۆر ئەوهانیە طبعا باتمان دیسان ڕۆڵی باتمان دەگەڕێتەوە لە 2017 باتمان هەر ڕۆڵی نەبوو کەس حسابیشی بۆ نەدەکرد ینی ئەوەندە مهم نەبوو ئێستا لە 2021 لە جەستس لیگی زاک سنایدەر باتمان ڕۆڵە سەرەکیەکی ئەوەیە کە هەر ئەو هەمویان کۆ دەکاتەوە ئەو هەمویان وا لێرەکە هەر جەماعەتی هەر ئەو شەشە پێکۆ بن دیفاع لە ئەوەی بکەن لە ئێرس و لە زەوی دژی ڤڵنەکان طبعا لەوێندەر ئاکۆمانیشی تێدا ئارثر طبعا ئاکۆمان لەوێندەریش دەوری زۆر جوانترە باسی ئەوەی دەکا کاتی خۆی ینی لەژێر ئاو لەگەڵ جەماعەتەکانی ئەتلانتیان کە لەگەڵیان بووە و چۆن ئەوان لەگەڵی دەبن بۆ شەڕەکان و لە بەردەوام تەشجیعی دەکەن و سەپۆرتی دەکەن طبعا لە هەمووشیان مهمتر سوپەرمانی کریپتۆن طبعا سوپەرمان لەو فیلمە بەخۆی لە ئەگەر ئەوە طبعا سپۆیل لە نامی زۆر ئەوی بکەم بەس لێرە سپۆیلە بە زیاتر بە ئیسراحەت قسە بکەم لەوێ سوپەرمان طبعا لە فیلمی باتمان ڤێرسس سوپەرمان خۆتان ئەزان لەوێ دەمریتن و ئەو شتانە طبعا لەو فیلمە بە حساب زیندوی دەکەنەوە بە یەکێک لە مەدەر بۆکسەکان وەکو ئەوەی هەر لە جەستس لیگ یەکش هەیە لەوێ زیندوی دەکەنەوە بەس کە زیندوی دەکەنەوە لەوێ ئەو سوپەرمانی دەبین طبعا لە کۆمیک شوایە بەس لە جەست لیگی 2017 لەوێ زلکەکەی سۆروشینە بەس لە زاک سنایدەری زلکەکەی فولدار کە ڕەشە لەبەرەوەی یعنی وەک فیلینگێکی هێشتا
سوپەرمان بە تەواوەتی نەگەڕایتەوە ژیان هێشتا هەندێک شتی لە دارکنێس ماوە طبعاً کە دێتەوە بە ناویان دەکەوێت لە هەمویان دەدا بەس ئەتا لویس لێنی دەبینی ئەو جەدەی ناستەوە کە هەست دەکات سوپەرمانە طبعاً ئەتا سوپەرمان قەرار دەدا بگەڕێتەوە لەگەڵ باتمان و لەگەڵ وەندەرومان و فلاش و ئاکوامان و سایبڕۆک بە شەڕێن کە لەگەڵ ستیفن وۆڵف یەکێکە لە ڤیڵن هەرە سەرەکیانی ئەو فیلمەی طبعاً بە هەمویان خەریکن ناتوانن سوپەرمان دێ بە کورتی مختصری خوردی دەکاتەوە یعنی ئەو پاوەڕەی سوپەرمانی ینی چۆن بڵێم ئەتا حەدەکی زۆر خۆشە ئەتا حەدەکی زۆریش نامەنتقیە لەبەر ئەوەی چی پێ دەڵێن ینی معقول نییە بە پێنجان نەتوانن سایبۆرگ ئەوەی بکەن ستیفن وۆڵفی حەدمی بکوشن و ئەوی بکەن ئیلا سوپەرمان بێ طبعاً ئەمە سوپەرمانم خۆش دەوێت لەبەروی he's not from earth وەکوەکاندی نییە ئەتا حەدەکی زۆر يعني somehow they are connected to earth بيزقل أكوامان بعفو بيزقل وندر وومن هميان بتحدث زور they are linked to the humanity or they are linked to the earth بس سوبرمان totally يعني بتاعتي لكريبتون هاتي كات خوي أجا تانشي مان اوف ستيل كيبورد بديارك طبعا باور كاني هتابلي غريبة طبعا همو في المكان زيادة باسي ويدا كسي ماذر بوكسي كات خوي همو شروش تكل سري ودا يعني ستيفن وولف أو سي ماذر بوكسي دەستی بەسەر دابگەنی بۆ ئەوی هەمویان کۆنێککە سینکرۆنایزی بکە بیکاتە یەک بۆکس بۆ یونیتی بۆ ئەوەی دارک ساید کە ڤیڵەنە هەرە سەرەکیە گەورەکەیە کە هەموو دنیای تێکدا لە بەرەوەی millions of the worlds he destroyed يعني بە million of the يعني ملیۆن دنیای تەفلیش کردێ و ئەوەی کردێ طبعا دارك سايد بس بود بشبهنم يعني بود نسيكم دارك سايد وكو ثانوس يا كمارفلز كوميك وول طبعا يخشت هي لسر دي سي بوتان باسكم لو انا بس شي زور خلق دجي دي سي بيان او انا كسوبر فان هاردكور فاني مارفل كوميك وولد كوميك وولد ام سي يو طبعا همو دالن دي سي سقطه ونازم امن يكشف بروبلم او كواليتي او ماتريالي يعني او كواليتي ماتريالي كلا دي سي هي او رايخو مارفلي نهب وندجبي يعني دي سي مور ادفانس مور داركر مور يعني في فلسفتي ده بهمو نوعك يعني ستوري كاني دارك يعني همو فيلنا كان يعني تن كاركتر كان يعني تن اوتشي تدا يعني تن بيرسوناليتي ليفلش تدا زور ديب وداركن طبعا ولا مارفل نيه بس ثانوس يتحدق لدرسي لبروي او توزك او هاي ما باقي هميان زور اعتيادين فيلنا كان يعني هميان بالنر كان زور اسان يعني وقت خوي رخي لوي بيان وقت خوي بابي فرق جداي كي لبيني دو من دالي او لرقي او هالصي او نوع فيل او نوع بالنر سيمبلانا ل دي سي بهيز نوع اغنيه بس خلال دي سي تي كمارفل ترن خبري بو طبعا اتا خبري بو مارفل زور بيج بو يستر بهمو نوع كويستي زوزو بلبكا بس بو يبقى مارفل بو او هم فيلم سقطانه درتون هميان اون ابو خلق اون دي قالتي وقشمري با دي سي دك اجنا دي سي حاليا دي سي زور ادفانس بس حتى يعني استا بوستكم كل دي وخاني فيلم مقارنه ثانوس و دارك سايد همو دولن ثانوس زور بقوتر ثانوس و ثانوس دارك سايد سي ثانوس بس دارك سايد اگر زور بلا باور اگر حسنا لي فيديو شي دروسه كمقارنه او دوله ناحيه باور وتيان هي تيان نقطه ضعف كان يعني ويك بوينت كان سترونج بوينت كان يعني طبعا دارك سايد و ثانوس لزور شت نيزيكن يعني مثلا دارك سايد وثانوس هردوشيان ذي هيل فاست يعني بزو سريع تعربنو مثلا هردوشيان ذي immune to diseases يعني توشينا خوشينا بن هردوشيان تليوباثي وان تليبورتيشن يعني مثلا بمشق سلقل يكشي دكم بمشكيان بمشق خوان دقوازنو بو منطقة جدي طبعا هم هي بس دارك سايد يكشتي هي كثانوس اگر لثانوس إذا ثانوس خلالي يكساني لخودت يعني بيجي بناكره كأويش أوميجا بيما يعني أوشتي الليزري كله تساوي درتي طبعا أو الليزر أو عنده سريعة يعني even فلاشيش لفلاشي سريع ترى يعني قربتي لجوجل تانشكي سبيدي فلاشي 6.8 مليون MPH يعني مليون سبير اور مايل سبير اور يعني 6.8 مليون دبري مايلز دبري لساعات تقريبا 17 مليون كيلومتر لك اگر لتحويلك غلط نبم ليك ساعتي او زي تصور كلا لدقه سان دبري لثانيه سان دبري
طبعا ئەوجا ئۆمێگا بیمەکەی سریعترە لەی فلاشی ئەوجا ئەو ئۆمێگا بیمەگە لە ثانۆسدا بە هەموو نەوعچی فاتحی لەسەر ثانۆسی لێ بخینی بەبێ یەکود و طبعا ئەو فیلمە ئێستا پێش ئینفینیتیوە ئەوێ ئەنگەیمە لە IMDb هەتا ئەو دقیقە ڤیدیۆیەکی تەسویر دەکەم لە ڕیتینگ بەس احتیمالە دابەزیتن و احتیمالە چکە زاری فیلمی تازە لە ڕیتینگ زاری زووە دەبی فترێکی بەسەر بچی ئەوجە قرار دەدرێت کە فیلمەکە حەق خۆیتیانە بەس یەک شتێ ئەو فیلمە ینی تشتێک پرۆمیسینگە لەو فیلمی تەمان لەوێندەش باتمان دریمەچی دەبینی کە لەوێندە سوپەرمان لویز لین کە مردیە ئەو کتێکە خۆشتی باتمان بوویتە هاتیە سوپەرمان عفو لەگەڵ دارکسایدی پێک و زدی بەشەریەت و ئێرز بە شەڕێنز باتمان چووە یەکی گرتیە لەگەڵ جۆکەر و لەگەڵ مەزموعچیدی و زایدن ئەکوامان مردیە ئەو ڤیژنەی باتمان طبعا خۆی خەونە بەس مجرد ئەویان پێشاندا لە زاک سنایدەرز کرد يعني ئەمەلەکەیەک خەڵک ئێستا ئەکسایتە خەڵک متحمسە خەڵک حەزی لێە دیسی کۆمیکیش بە قۆت بفلیمی زۆر دەبینن ئەگەر ئەمن لە زیاتی ئەوەی بم شەریکەی وەرنە برۆس کۆمپانیای وەرنە دەست و پێی زاک سنایدەر ماز دەکەم بەس بهینەوە بڵێم مەڕۆ بە کەیف خۆت باجتت کراوێ بەس فلیمی دەربینە تەواو کابرایە ئیبداع دەکات لە فلیمی ئاڕێت و فیلمی دارک و تاریک و یعنی تاریک بەمانای ئەوەی نەکە تاریک بی بەس بەمانای ستۆریەکانی تاریکە و یەکشی تریش تەبان ئەو فیلمە گرین لانتەرنی تێرانی ئەوش لە دیسی وۆڵدیە لە تویتەرەکی زاک سنایدەر خوێنمەوە کە بە حساب کۆمپانیای وێنە بڕۆس ڕازی نەبووە ئەوی بێنەوە لەبەرەوەی پلانەچی دییان هەیە بۆ گرین لانتەرن لە مستەقبل کە گەورەی کە نوشتیوە و زایدەنیش لە حەسب کۆمیکەکان کتابەکان کە سوپەرمان لە مردن دەیگەڕێنەوە بە مەزەر بۆکسەکە دەبی کە دێتەوە پرتی درێژە و تۆزێک ڕیشەی خەفیفیە خۆی ئەوە دەبا ئەوە ڕاستەکە بی ئەوەش هەر کۆمپانیای وێنە بڕۆس ڕازی نەبووە کە سوپەرمان پرتی درێژ بی هەرویستیتی بۆ نوعی خۆی بێتەوە جا پلانەکەیان چیە نازانم طبعا ئەگەر حەستان کرد ڤیدیۆی خاص دروست دەکەم مقارنە لە بینی دارکساید و ثانۆسی مارڤڵ یان ڤیدیۆشی دروستکەم لەسەر مارڤڵز کۆمیک وۆڵ لەگەڵ دیسی کۆمیکس وۆڵ ئەگەر حەستان کرد طبعا ئەو ڤیدیۆ زۆر درێژ بوو بەس ئەکیدم ئەو کەسانی حەزیان لەو فیلمانەیە بە تەواوەتی تاشە ڤیدیۆی دەکەن و ئەم زۆر خۆشحاڵ بووم طبعا هیوادارم ڤیدیۆی تازەترتان بۆ دروستکەم لەو مەجالانە ئەگەر حەستان لێ بوو تەزیعی چەناڵەکەم بکەن و سەبسکرایب بکەن و لایکی ڤیدیۆیەکە بکەن و کۆمنتیش بە بەردەوام بۆ بنووسن طبعا دەستەکانتان خۆش بە هیوای ڤیدیۆی تازە